فەرماندەرانی باڵای ویلایەتە لە دەمێکدا سەردانی پاسکەیەکی لەشکری هێزەکانی سووریای دموکراتیان لە باکووری سووریا کرد داوایان کرد کە سەربازانیان لە شاری منبج بمێننەوە سەرەڵایەوەی تورکیا دەیەوێت ئەمریکا هێزەکانی بکشێنێتەوە. ناتوانم سەبارەت بە مەبەستەکانی تورکیا بدوێم ئەوەی کە دەیزانم ئەوەیە بوونی ئێمە وای کردووە ئەو ناوچەیە سەقامگیر بێت بۆیە ڕێبەرایەتی سەرووی ئێمە وەزیری دەرەوە لەم دوایانە ئەرچی بۆ تەواوکردنی کردداری لەشکری دەستنیشان کردووە و پێویستە لێرە بین تا دۆخی سیاسی سەقامگیر بێت و ئاسایش و بوونی ئێمە ئەو پلێ لە سەقامگیری دابین دەکات و ئاسایش دێتە ئاراوە. هێزەکانی سووریای دموکرات بە پشتیوانی ئەمریکا کە شەڕەوانی کوردی سووریا پێشەنجی سەرەچین ئێستا لە سووریادا بەشەر دێن و لە 2016دا شاری منبجیان لە چەند دەوڵەتی ئیسلامی ڕزگار کرد. ئەو ناوچەیە کە ئێستا ئێمەی لین ڕێگایەکی ئازاد بوو بۆ تیرۆریستانی بیانی کە دەچوونە نێو خەلافەتی داعش. ئێمە ناچار بووین ئەو شوێنە ئازاد بکەین و بیپارێزین. بۆیە هێزەکانی سووریای دیموکرات هاتنە ئێرە و ئێمە لە پارێزگاریدا پشتیوانیان دەکەین و هەروەها ئاسایش و سەقامگیری بۆ ئەو ناوچەیە دابین دەکەین بۆ ئەوەی بەر لە شەڕکەرانی بیانی بگرین کە نەهێنە ئەو ناوچەیە. ڕزگاری منبج لە شەڕی دژی داعش بە پشتیوانی ئەمریکا وەک داستانێکی سەرکەوت و ڕێزی لێگیرا بەڵام ئێستا دیمەنی تەشەناکردنی گرژەکانی هەریمی لە دەمێکدایە کە سەرکەوتنەکانی لەشکری دژی تونڕەوان وەدەساتووە. سەردانی ژنرال پاول ئیفانگ هەرە ژێنراڵی باڵا لە هاوبەندی شەڕ لە دژی دەوڵەتی ئیسلامی و ژێنراڵ جێمی جێرد فەرماندەی کردداری تایبەتی هاوبەندی لە دەمێکدایە کە گرژی لە نێوان تورکیا و ئەمریکا وەک دوو ئەندامی ناتۆ لە هەندێک ڕوانگەوە لە شەڕی سووریادا ڕای جیاوازیان هێناوەتە گۆڕ. ئێستا گروپێکی بچووکی ئەمریکا لە نزیک منبج و لە خانۆکانی بچووک بە ئۆتۆمبیلی زرێپۆش تێکەڵاوی قوڵی ئەمریکا لە سووریادا دەگەێنێت. لەوە تا داعش لەو شارە سنووریە و دەرنراوە ئەمریکا بوونی لەشکری هەبوو و بەردەوام لەگەڵ پاسەوانەکان لەو ناوچەیەدا لە پەیوەندیدا بووە.